لە ساڵی 2015 4 پرۆژە یاسا بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرا تا بخرێتە بەرنامەی کارەوە و ئەم یاسایە هەموار بکرێتەوە. بەڵام لە دوای پێشکەشکردنی ئەم پرۆژانە کێشە کەوتە نێوان بەشێک لەلایەنە سیاسەکان و کاری پەرلەمانیش وەستێنرا کە دوجار پارتی دیموکراتی کوردستان لە ڕێکەوتی 12 ئۆکتۆبەری ساڵی 2015 لە بازگەی شێراوە بەهێزێکی تایبەتەوە ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرد و ڕێگەی نەدابێتە هەولێر. ئەمەش بووە هۆی ئەوەی پەرلەمانی کوردستان نەتوانێت دانیشتنەکانی ئەنجام بدات. بۆ ماوەی 2 ساڵیش بۆ هۆی ئەم کێشانەوە پەرلەمانی کوردستان پەچی کەوتو. لەم ماوەیەشدا سکرتێری پەرلەمان دەستی لە کار کێشایەوە. دوای 2 ساڵ لە پەکەوتنی دوجار لە 15 ئەیلولی 2017 پەرلەمانی کوردستان کارا کرایەوە. پێنجلایەنە سەرچەکەی بەشدار لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ باشترکردنی پەیوەندیە سیاسەکان و چارەسەرکردنی کێشەکان چەندین کۆبوونەوەی 5 قۆڵی و 4 قۆڵی و 3 قۆڵی و تەنانەت کۆبوونەوەی 2 قۆڵیشان ئەنجامدا. بەڵام ئەم کۆبوونەوانە نەبوونەوە کارێک تا ڕەوشەکە بەرەو ئارامی بچێت و پەرلەمان کارا بکرێتەوە. دوای 2 ساڵ لە پەکەوتنی بەهۆی پرسی ئەنجامدانی ڕفراندۆم لە هەرێمی کوردستان لەسەر داوای ڕێژەی یاسایی ئەندامانی پەرلەمانی کوردستان ڕۆژی هەینی 15 ئەیلولی 2017 پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی نائاسایی تایبەت بە ڕفراندۆم و مافی چارەی خۆنووسین ئەنجام دەدات و بۆهۆی ئەم دانیشتە نائاساییەوە پەرلەمان کارا کرایەوە. لە دوای کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان 7 دانیشتنی ئاسایی ئەنجامدا و لەو ماوەیەدا توانی چەند یاسایە کەموار بکاتەوە و چەند بڕیار و ڕاستپاردەیەک دەربکات. بەڵام بەهۆی تەواوبوونی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە دانیشتنی ژمارە 3 ئاسایی خولی پاییزە لە ڕێکەوتی 24 تشرین یەکەمی 2017 بە زۆرینەی دەنگ ماوەی کارکردنی پەرلەمانی کوردستان بۆ 2 خولی گرێدانی دانیشتنەکان درێژ کرایەوە. لە دانیشتنی ژمارە 4 خولی پاییزە دوای چەند جارێک لە دواخستنی دوجار لە سەعات 2 پاشنیوەڕۆی ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 29 تشرین یەکەمی 2017 کۆبنەوەی پەرلەمان دەستی پێکردو. لەسەر ڕاستپاردەی سەرۆکیاریان پەرلەمان پرۆژە یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکیارێمی با زۆرینەی دەنگ پەسەند کرد. واسێنانی سەرۆکیارێم بووە هۆکارێک کاژمارەیەکی زۆر لە خەڵک لە ژێرناوی هاوڵاتی و چالاگوانان بێنەنەو بینای پەرلەمان و بەم هۆیشەوە تا درەنگانی ئەم شەوە ئالۆزی و مەترسیەکان بەردەوام بوون و ژیانی پەرلەمانتاران و بەشێک لە میدیاکاران کەوتو بە مەترسیەوە. پێشتاوەبوونی تەمەنی درێژکراوی پەرلەمانی کوردستان و کۆتایی هاتنی خولی چوارەمی پەرلەمان کێشە سیاسەکان بۆی خۆپیشاندانەکانەوە زیاتر بوون. ئەم کێشانەش بوونەوە هۆکاریەوەی کە هەر یەک لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ ئیسلامی لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم بکشێنەوە. سەرۆکی پەرلەمانی کوردستانیش بەهۆی کشانەوەی حیزبەکەی لە حکوومەت پێش کۆتایی هاتنی ساڵی 2017 لە ڕێکەوتی 26 کانونی یەکەمی 2017 دەستی لە سەرۆکی پەرلەمانی کوردستان کێشایەوە. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.